بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕەفتارێکی ئاسایشی سلێمانی کاردانەوەی زۆری هاوڵاتیانی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەدوای خۆی داهێناوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک خۆپیشاندەر بە تۆمەتی سوتاندنی کتێبخانەی پیرەمەگرون دەستگیرکران و دواتر ڤیدیۆی دانپێدانانیان لەلایەن ئاسایش بە جلی پرتەقاڵیەوە بڵاوکردنەوەی ئەو دانپێدانانە بە جلی پرتەقاڵیەوە کاردانەوەی زۆری لای هاوڵاتیان دروستکردو و بەشێکیشان بە ئیهانە و سوکایەتی بەو خۆپیشاندەرانە دەیبینن لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دۆسیەکە و جلی پرتەقاڵیش دەکەین ئایا جلێکی ستانداردی جیهانی یاخود لەکوێ بەکاردێ و لە هەرێمی کوردستاندا چۆن ئاعتراف بە تۆمەتباران دەکرێت یاخود چۆن قۆناغی لێکۆڵینەوەی تۆمەتباران بەڕێوەچێش بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میواندارێک لە بەرەزان لە ستۆدیۆی سەرەکی عیماد حەمید بەڕێوەبەری ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ هەروەها لە هەولێرە و ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان لە سلێمانیشەوە محەممەد معروف ئەندامی دەسەی بەڕێوەبردننی سنتەری پەرپێدانی دموکراسی و مافی مرۆڤ سوپاسی ئامادەبوونی هەمووتان دەکەین کاک عیماد بەخێر بێنگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر پیشاندانی بڵین ڤیدیۆی ئەو ژمارەی خۆپیشاندەر کە بە تۆمەتی سووتانی کتێبخانە لە پیرەمەگرون دەستگیر کرابوون و دانپێدانەکەیان بڵاوکرەوە و بەجلی پرتەقاڵیشەوە. وەڵێ سوپاس بۆ جەنابتان بەخێرهاتنی ڕووپاخان و ئوستاز کاک محەممەد دەکەم لە ڕاستیە ئەمە جاری نازان بڵم چەندەمینە کە قسە لەسەرم بابەتە ئەەکەین بەداخەوە چەند بارژ ئەبێتەوە لە کاتێکە ئێمە بەپێی بەدەر لە هەموو بابەتێک کە بڵین باشە جوانە خراپە ناشرینە ستانداردی نێودوڵەتی نابێ وابێ ئێمە شتێکمانی ناوی یاسایە بەفێ قانون ئەوان لە مەرحەلەی لێکۆڵینەوەوان لە مەرحەلەی لێکۆڵینەوەشا بە هیچ شێوەیەک نابێت دانپێنان بڵاو بکرێتەوە چونکە ئەوانە متهمن و متهمانە خۆ تۆمەتەکانیان بەسەر ساغ نەبووەوە تا دانپێرانەکانی بڵاوکەیتەوە چونکە بە قۆناغی دادگایکردان نەڕۆشتون و دادگایەکە تەواو نەبووە حکم نەدراون حکومەتەکە مەرحەلەی باتی وەرنەگرتو نهایی و قەتعی نەبووە تا تۆ دانپێدانانەکانی بڵاوەکەیتەوە یعنی تۆ وەکو دەستگا ئەمنیەکان پۆلیسە ئاسایشە دژێتی دۆرە هەر لایەنێکی ئەمنیە تەنیا ئیشت کۆکردنەوەی زانیاریەکانە و ئەو زانیارانی کە کۆیەکەیتەوە ئاڕاستی دادۆری لێکۆڵینەوەیەکەی و دادۆری لێکۆڵین و لێکۆڵینەکانی خۆی تەواوەکە ئەو کاتیا دۆسێکە داخایە ئاڕاستی محکەمەی مختەسێکە محکەمەی مختەس بە پرۆسەیەکی دادگای لێکۆڵینەوەی حکمدانی دوور و درێژە ئەڕوا ئەو کاتە حکومەکە خۆی دەرەکە ینی ئەوەی کە دەستگا ئەمنیەکان بە شێوەیەکی بەردەوام چەندباری ئەکەنەوە هێنانە سەر شاشەی تۆمەتبار گوایە دانپێدانانی هەیە بەر لە هەر شتێک نایاساییە بەر لە هەر شتێک نایاساییە من پێم ینی ئەوەی کە پێم سەیرە نازانم ئەم دەستگا ئەمنیانە کەسی یاسایان تیان نیە یان بەگوێیان ناکەن ئەگینا هەرکەس لە ئەلفوبی یاسا بزانێ ئەوە ئەزانەیە کە المتهم البريء حتى تثبت إدانته إدانەکەی لەلایەن دەستگای ئەمنیەوە ئیسپات ناکرێت ئیدانەکەی ئەو لایەن محکەمە ئەبێ محکەمە ئیدانی بکاوە بە قەراری محکەمە ئیدانە ئەکرێ و قەرارەکەش ئەبێ بە ڕێوشوێنی یاسایی خۆیان بڕوە ئەو کاتە تۆ ئەتوانی ئەم ئەگەر ئەسڵەن ینی هێنانە سەر شاشەکەش بە هەموو شێوەیە لەو قۆناغەشە هەر نایاساییە کە تۆ کەرامەتی خەڵک بۆ شێوە ینی بێنیتە سەر شاشە و بیشکێنی چونکە ئەو کەسە کەرامەتەکانی تێدا بووە ڤیدیۆیی کە خۆت بینیت واللهی نازانم ینی کەرامەتشکاندن لەوە زیاتر چیە گەنجێک 17 ساڵە ئیشی کرێکاری بکە هەر کاردانەوەیکیە بوو بێ لە بەرامبەر هەر دۆخێکە تۆ بۆ شێوازە بهێنیەوە مستەقبەلی ینی بەو شێوەیە بسووتێنی و لە بەرامبەر خەڵکاوە لە بەرامبەر ینی خێزانە عایلەی هەیە کە سوکاری هەیە ینی شکاندنی کەرامەتەوەی کە تۆ کەسێک ینی ئێمە چۆن بزانین کاک حەکیم قسەیەک هەیە ئەڵێ ئێوە بە ئاسمانەوە تەیرەکانە کوژنە بێت چی بکەن لەوانی کە لە زیندانەکانن ئێوە بە بەرچاوی ئێمەوە شەق لە سەری تەلە بە هەڵێن ئێوە بە بەرچاوی ئێمەوە بەرچاوی میدیاکانەوە هەر میدیاکارەکان چی لێ ئەەکەن لەسەر جادە کاتێکە خۆپیشاندان و ناڕەزایەتەکان یعنی شاشی کامێرەکە پاملێرەکانمان بەرشەقێن ئەبێت چی بکەن لەوانی کە لە ژوورە تاریکەکانان ینی ئەتەوێت تۆ قەناعەت بە خەڵک بکەی بە ئێمە بکەی کەوانی هێناوتە سەر شاشی و ئەترافیان پێکی خۆیان و ببێ هیچ ئەوەیە کە دانیان تۆمارێکی دەنگی ماوەسای ئیسماعیل سوسەیی بڵاو بوویەوە کە چۆن ئەترافیان پێکردووە و هەزارها نمونی وامانەیە کە چۆن ئەترافیان پێکرێ و حتا ینی ئێمە پێشنیارمان ئەوەیە کە ئەساساً اعتراف لە قانون عقوبات ینی لە ئوسولی محاکمات جزایی بۆ دانپێدانان و ئیدان و حکومە هەر بهێنرێت دەرەوە چونکە زیاد لە حد لەم نەوع دەوڵەتانە لای ئێمە سوء ئیسفادەی لێکرێ بۆیە بڵێن کاکە ئاعتراف سەیدی دیلێ و دانی پیاناو بڕۆ حکمی بە ئێمە ئەزانی ئاعتراف و دانپێدانانەکەی چۆن پێکرێ و بە چ مەرحەلە و چ قۆناغێکا ڕۆ ئەبێ ئەسڵەن هەر ئاعتراف بێنێتە دەرەوە بۆی ئەو جۆرە مامەڵەیەش بن بڕ بکرێ باشە بەس سەبارەت بە جلە پرتەقاڵێکە من گوێم لە بەرپرسێکی ئەمنی بوو دەڵێ ئەمە ستانداردە و بە پێی نازانم
ڕێکخراوە نێودوڵەتیەکانە و دەبێت زیندانەیەک پۆش بن و ڕەنگەکەش ڕەنگێکی ستانداردە ئەو ڕەنگی کە پێشتر بۆ نمونە لە گوانتانەمە بەکاراتوە یاخود داعشیش بۆ پێشمەرگە دیلەکان بەکاردێنە ئەوەی کە بۆوانیش بەکارات سەرنج لەسەر چی بوو واللهی نازانم کە حکوومەت هێرێمی کوردستان و دەستگای ئەمنیانەوە گویان بە ستانداردی نێودوڵەتیەوە تا ئێستا لە جلوبەرگا گوێ بەم ستانداردی نێودوڵەتی بەسەر لە بنەرەوە تا ستانداردە نەخێر هیچ شتێک نییە ینی بیسێنێکە ستانداردە یان ئەوەیە کە جۆرێک لە تەقلیدە ئەوە چاولێککەریە ئەوە چاولێکردنە ژنا لەکوێ ینی بە چ نەسێ لە چ پرۆتۆکۆلێکا لە چ معاهدە و اتفاق و ڕێکەوتنێک هاتووە کە جلی پرتەقاڵی بەجلی ستاندارد بێ تۆ وەزعی سزنەک ینی کوێت ستانداردە تا ئەبێ جلی زیندانەکان ستاندارد باش سوپاس دەکەم دەگەرم وڵات ڕووپاخان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزان لەسەر بڵاوکردنەوەی دانپێدانانی ئەو گرتە ڤیدۆی ژمارەیەک خۆپیشاندەر لەلایەن ئاسایشی سلێمانیەوە کە دانپێدانانیان بڵاو کراوەتەوە لە ڕووی یاساییەوە چۆنەوە اینجا وتە وەرگرتن بەبێ پارێزەری بەبێەوەی کە پارێزەریان هەبێت هیچ بنەمایەکی یاسایی هەیە یاخود دەبێت چۆن لێکۆڵینەوەی دروست چۆنە بەنای خوای گەورە و میهرەبان سڵای خوای گەورە لە ئێوە کاک حەچیم لە میوانەکانت کاک عیماد و کاک محەممەد و لەسەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێەیە بەڵێ خۆی ئەو بۆتە دیاردە بەڕاستی ئەنی بڵاوکردنەوەی دانپێدانان و ئەو دانپێدانانە لە کەناڵی فەرمی حیزبیەکان بۆتە دیاردە لە هەرێمی کوردستان خەڵک ئێستا لە هەرێمی کوردستان وای لێ هاتووە هەر کەسێک بێتە سەر شاشەدان بە تاوانێکدا بنێ وای لێ هاتووە کە دەڵە دانپێدانان کە هەبوو هاتە سەر شاشەوە بزانە کە ئەو تۆمەتەی ئاراستەی کراوە نەیکردووە ئەمەلیەی نەکردووە چونکە هەموو دانپێدانانەکان هەمویان لە ئەنجامی ئەشکەنجە و ئازارێکی زۆر دانیان وایان لێ دەکەن کە دان بە تۆمەتێک بنێن کە نەیان کردووە یعنی ئێمە چونکە ڕاستی ئەمە بە دوواداچوونی مەیدانی دەکەین دەڕۆینە سزنەکان خەڵک دەبینین دوای ئەوەی کە حکم دراون لەسەر تۆمەتێک کە هیچ بنەمایەکی نەبووە و نەیان کردووە دوای ئەوەی کە ئەو تۆمەتە ئاراستیان کراوە و دانپێدانانیان بڵاو کراوەتەوە پاشان لە محکەمە حکم دراون لەسەر ئەو تۆمەتەیان لەسەر بنەمای ئەو دانپێدانانە هەمویان زۆریان نکوڵی لەوە دەکەن کە کردبێتیان ئەو عملیەیان کردبێ حیزبی دەسەڵات لە هەردوو زۆن ئەوەی ئێستاش دەگوزەرێ ئەوەی سلێمانی و ئەو خۆپیشاندەرانەی پیرەمەگرونن ئەوە دەسەڵات دەزانێ ینی شعور بە نەقز دەکات لەوەی کە دەزانێ خەڵکی هەرێمی کورد متمانەیە خەڵکی هەرێمی کوردستان متمانەیە بە دوو حیزبی دەسەڵات نەماوە دەزانێ هەر هەنگاوێکی بنێ خەڵک متمانی پێ نییە بۆیە پەنا بۆ هەموو شتێک دەبا ینی بۆیە ئێستا ئەوە بۆتە مۆدلێک ینی هەردوو حیزب یەکێتی و پارتی هەر کەسێک دەستگیر بکەن لەسەر مەسەلەی ئازادی ڕادەر بڕین ئازادی بیرکردنەوە ئازادی ئاینی هەر کەسێک دەستگیر بکەن خێرا زوو پەنا بۆ ئەوە دەبن بیهێنە سەر شاشە و لە کەناڵە فەرمیەکانی خۆیان دام بە تۆمەتێک دابنێن لە ئەنجامی ئەشکەنجەی زۆر کە نەیان کردووە ینی ئەوە شتێکە ئێمە وامان لێ هاتووە لە هەرێمی کوردستان هەر دانپێدانانێک ببینین ئەو باوەڕ نەکەین کە هیچی کردبێ ئەوەی ئەو گەنجانە کە خۆپیشاندانیان ئەنجام داوە لە ئەنجامدا تونند و تویژی دروست بووە ئەی باشە کە ئەو گەنجانە دێنیە سەر شاشە و دانپێدانانیان بڵاو دەکەیەوە ئەی بۆچی تەقەکەرەکانی سەربی بارەگاکانیان بۆ تا ئێستا نەمان بینوێ بێنە سەر شاشەکان و ئەوانیشدان بۆدا بنێن کە چەندین گەنجیان شەهید کردووە لە ناو خۆپیشاندانەکان ئێمە لە هەرێمی کوردستان وای لێ هاتووە ئەوەی دیفاع لە حەقی خۆی دەکا ئەوە دەستگیر دەکرێت بەڵام ئەوەی بازرگانی تریاک دەکا ئەوەی قاچاغی دەکا ئەوەی خەڵک دەکوژێ بە ناحەق ئەوە دەچێت ئەو کەسانە دەستگیر دەکا کە داوای مافی خۆیان دەکەن یعنی هەمووی پێچانە بۆتەوە لە هەرێمی کوردستان تا ئێستا کەیسی ڕۆژنامەنووسان تیرۆری ڕۆژنامەنووسان تا ئێستا کەستان بینیوە لەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان لە کەیسەکەی بە ئەنجام گەیشت بێ کەسێک سزادرابێ نەخێر نەمان بینیوە بۆ لە هەرێمی کوردستان ئێمە بە دۆخێکی زۆر مەترسیدا تا داردا تێدەپەڕین بە تایبەت ئازادی ڕادەربڕین ئازادی بیرکردنەوە ئازادی ئاینی ڕۆژانە دەبینین گەنجی خێر لە خۆنەدیوی ئەم وڵاتە ئەوەی کە کۆچ دەکا لە بێ ئومێدی کۆچ دەکا ئەوەی ترکە دەمێنێتەوە ئەوانن کە دەبینین لەسەر ئازادی ڕادەربڕین و بیرکردنەوە دێندان پێدانانیان بڵاو دەکرێتەوە کە ئەمە پێچەوانەی یاسا و قانونە هەر تۆمەتبارێک کە تۆمەتێک دەدرێتە پاڵی بەریئە هەتاوەکو ئیسپاتی تۆمەتەکەی لەسەر دەکرێت لە دادگای مەوزوع هەتاوەکو پەڕاوەکەی دەچێتە دادگای مەوزوع
ئەوە کەیە کە تحقیق تەواو بوو یعنی مەرحەلەی تحقیق تەواو بوو ئینجا دەچێتە دادگای مەوزوع دادگای مەوزوع بۆی هەیە بۆ نمونە ئیوان دادگای جینایەتە ئەگەر دادگای سزاییە بۆی هەیە ئەسڵەن پەڕاوی محکەمەی تحقیق پێی وەرنەگرێ ئەسڵەن هەڕەتی کاتەوە ئێمە کەیسیشمان هەبووە دادگاکان کە دادوەری باشی لێ بوو هەر ئەسڵەن پەڕاوی تحقیقی ڕەت کردوتەوە دیسانەوە تحقیقی دووبارە کردوتەوە بۆیە ئەمە بەڕاستی پێچەوانەی پرەنسیپەکانی مافی مرۆڤە و هەروە پێچەوانەی یاسا بەرکارەکانە لە هەرێمی کوردستان بەڵام دوو حیزبی دەسەڵات ئەوەی حسابی بۆ نەکا یاسایە بەڕاستی کاک حەچیم یاسا جارێکی تریش ئەو قسەم کردووە چ پامێکی تێدایە وەکو ئەم بڵاوکردنەوەی ئەم ڤیددیویانە چ پامێکی دەیە پێ وایە بڵێن بڕاوکردنەوەی تۆمەتبار جۆکو کاک عیماد ئاماژی پێوتەی تۆمەتبار نایاساییە یاخود بەبێ بوونی پارێزەر ئەوە بکرێت چۆنە بڵێن خۆی هەر تۆمەتبارێک تۆمەتێک کە لەسەر تۆمەتێک دەستگیر دەکرێت بە بڕیاری حاکم دەستگیر دەکرێت کەوانە هیچیان بە بڕیاری حاکم دەستگیر ناکرێت دەبێ ئەو کاتێک کە تۆ دەچی دەستگیری دەکەی بڕیاری حاکمت پێبێ نابێ هیچ وتەیەکی لێوە بگیرێ هەتاوەکو پارێزەری نەبێ کە توانای گرتنی پارێزەری نەبێت دەبێ بۆ خۆیان پارێزەری بۆ دابینکەن بەڵام بەداخەوانە هیچیان پارێزەر نابینن ئێمە بەدواداچوونی وردمان کردووە هەیە ساڵە و 6 مانگە هەر تەوقیفە و هەر ڕاگیراوە و تا ئێستا حکوم نەدراوە بەڵام تا ئێستا نیان هێشتا هەر پارێزەری لە دەرەوە هەیە نیان هێشتا پارێزەرەکەی ببینێ بۆیە ئەو وتانەی کە لیان وەردەگیرێ هیچیان وتەی لە ڕووی یاساییەوە لە ڕووی خوێندنەوە یاسایی نیە تۆمەتەکانیان دەکرێت هەمویان ڕەت بکرێنەوە چونکە ئێمە گومان دەبین کە لە ژێر ئەشکەنجە و ئازارێکی زۆر یاخود ئیهانەکردن ئەو وتانیان لێوەرگیرا بێ خوددان پێدانانیان بڵاو کرا بێتەوە چونکە لە هەرێمی کوردستان یاسا قیمەتی نەماوە بەڕاستی بەداخەوە یاسا لە ژێر پۆستاڵی هێزێکی ئەمنی و بەرپرسێکی ئەمنیە ئێمە کە پەرلەمانتارین پارێزبەندیمان هەیە چوینە ناو خۆپیشاندەران هەر یەکێک لە هێزە ئەمنیەکان بە ئێمەی گوکتی ئەمری دەستگیرکردنی ئێوەم پێە بەڵام ینی لەبەرەوەی ئافرەتن نازانم چ بکەم پەیوەندی بەسەرەوەی خۆی کرد وتی بیگرن بیانگرن ینی دەستگیریان بکەن حەسانەی چی و یاسای چی و قانونی چی و مؤسساتی چی یعنی ئەوەی ئێستا اعتیباری بۆ دانەدرێ لە هەرێمی کوردستان مؤسساتە یاسایە حکوومەتە پەرلەمانە دوو حیزبی دەسەڵات تەحەکوم بە هەرێمی کوردستانەوە دەکەن لە ڕووی ئەمنی لە ڕووی سەربازی لە ڕووی دارایی هەمووی دابشکاریە لە نێوان دوو حیزبی دەسەڵات دابشکاریە لە ڕووی دارایی لە ڕووی هێزی ئەمنی لە ڕووی بزنس لە ڕووی وەبەرهێنان هەمووی دوو حیزبی دەسەڵاتەوە ئەوی کە بەهای نەبێ لە هەرێمی کوردستان یاسایە بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات دواتر ڕووپاکخان کاک عیماد گەرم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسلەی ئەو مادەی کە ئەوانەی پێ تۆمەتبار کراون مادەی 342 لە یاسای سزادانی عێراقی ئەو مادەیە چییە و حکومەکەی چۆن ئەگەر بەسەریاندا بسەپێنرێت بەڵێ بە مادەی 342 فەقەرەی دوو فەرعی زالی مادەکەیە حکومەکەی تا 15 ساڵە ڕوا کە سووتانی دایرە و فەرمانگە ڕسمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە دیارە ئەوان ئەیانەوێت بڵێن کە ئەمانە بە شێوەی جەرائیمی منەظەم کردویانە و باند بوون و بە ئەنقەس و بە مەبەست ئەوەیان کردووە بەس لە ڕاستی ئەمە هەمومان ئەزانین ینی بۆ نمونە لە هەڵەبجەی شەهید شارەوانی سوتا و فەرمانگەکان سووتان کەسیش دەستگیرکران و دواتریش ئازاد کران کە هەر سووتانی فەرمانگە ڕسمیەکانی حکوومەت بوون پۆلێ گەنجیان کرد دوایی پۆل گەنجەکان بەررا و زانیان کە ئەمە خۆپیشاندانێکی ئەفەوی بووە جەریمەیە بەڵێ جەریمەیە بەڵام خۆپیشاندانێکی ئەفەوی بوو و دواتریش دەرکەوت کە مەبەست لە پشتی ئەو سووتانەشەوە هەبوو کە لە هەڵەبجەی شەهید ڕووی داوە ئەگەر قسەکە لەسەر ئەوەیە کە جەریمەیەک ڕووی داوە بەڵام خۆ کوشتنی خۆپیشاندەری ژەر جەریمەیە و کوشتنی ڕۆژنامەنووسی شەر جەریمەیە و پەرلەماردانی ڕۆژنامەنووس جەریمەیە و پەرلەماردانی پەرلەمانتار جەریمەیە و هەموو ئەو جەریمانی تر پەردەپۆشەکرێن تەنیا ئەنیشن بۆ جەریمانەی کە خۆیان مەبەستیانە ئەگەر قسە لە تەطبیقی قانونە
زۆر احتیاطی بەرامبەر بە هەمووی بیگرنە بەر و با بە شێوەیەکی یەکسان بێ هەم بکوژەکە بێنە هەم سوتێنەرەکەش بێنە جا خۆشەوەی ئەشڵن پاڵنەریان هەبووە ینی خەڵکی تر ئەمانی هەندا ئەو خەڵکی تر کووە ئەوان دیار نییە ئەو شەبەحە بەس ئەوەی کە سووتانێتی ئەوەی بەحساب کە دانپێدانانێکی بڵاو کراوەوە ئەویان دیارە. باشە بەس سەبارەت بە وەرگرتنی بڵین دەستگا ئەمنیەکان ئێستاوان شێوازێکی کۆنە کە دەستگای ئەمنی لێکۆڵینەوە بکات لەگەڵ تۆمەتبارە چۆن ینی لە بنەڕەت تا دەبێت چۆن بێنی مامەڵەکە لەگەڵ تۆمەتبار کێ وتەی لێ وەربگیری کێ وتەی لێ وەربگرێت دەبێت ساڵە ینی هاواریەوە کەنکە بێ وتەوەرگتن لەلایەنیان دادوەر یان لێکۆڵەرۆی دادی بێت چونکە بەڕاستی هەم لە ڕووی یاساییەوە ئەوە زۆر تەواوە و هەم لە ڕووی مامەڵەی ئەو کەسانەوە کە ئەبێ ئەتیبار و شارزاترن لە یاسا و خزمەتی یاساییانەیە و خەبیرترن لەو بوارە و ئەبێت لایەن ئەو دوو سنفەوە بکرێ بەڕاستی نابێ ئیشی دەستگا ئەمنیەکان کە خۆی جەمعی ئەدیلەکەکە باشە و بەڵگەکان کۆ ئەکاتەوە خۆشیە تەحقیقەکە ئێتەبان ئەوانەی کە خۆی بە بەڵگەی دانێت دێ بەسەر تا ساغێکاتەوە بۆچکە خۆی لێکۆڵینەوە لەگەڵاکە بەڵام لە ڕاستیار و پەپی یاسا بێوانە ئیشان تەنیا کۆکردەوەی بەڵگەکان بێ و بەڵگەکان نەکرێتە بەردەم دادوەر و ئەو لێکۆڵینەوەکان دادوەر ئیداتر لێکۆڵەوە دادەکان لێکۆڵدادەکان لێکۆڵینەوەکان لە کوردستانە خۆیان لێکۆڵینەوە دەکەن لێکۆڵینەوەکان سجنیان هەیە خەڵکە گرن بەرەڵەحەکەن گۆرە حیزبەکان هەیەە ینی ئەبینی کەسێک لە ناو حیزبێکە مەکتەبی سیاسی حیزبێکە تۆمەتیکێ دەنن پاڵ دوای هەر ئەوەی کە یوتێرنێکی کردو موقیفە سیاسەکەی گۆڕی ئیتر لەولا شۆپاکە بێتەوە ینی جەریمەکەشی لەسەر نامێنێ ینی تێناگەی چۆن شتێک زۆر سەیرە کاک حەکیم کەسەکە گیراوە گریمانە کەسە ئەوە سووتانوێتی تۆمەتبارە و ئەبێ بدرێتە محکەمە باش ئەڵێ بە هەوڵی فڵانە کەس بەربوو چۆن بە هەوڵی فڵانە کەس بە هەوڵی فڵانە کەس کاکە ئەگەرم کەسە تۆمەتبارە ئەوە دیتە بەردەم محکەمە و پێویستە حکم بدرێت چونکە تۆمەتبارە و ئەگەر محکەمە ئیدانی کرێبی دانیکە ئەگەری فراجی کرێبی فراجیکە ینی چۆن بە هەوڵی فڵانە کەس فڵان تۆمەتبار دەستگیرە کرێت کاکە دەستگیرکردنی تۆمەتبار دەستگیرنی کەسێکە کە تەقەی کردو واجبە لە ڕووی قانونی واجبێکی خۆتە بیبیکەی ینی چۆن بەرپرسێکی حکمی یا حیزبی ئەهێنیەکی بە واجهەیەک وەڵا بە هەوڵی فڵانە کەس نەخێرەوە واجبی مؤسسات ئەمنیەکانە واجبی دادگای و ئەبێ بیکە نابێت تۆ بە پیاوەتی بە خەڵکی بفرۆشیتەوە بەس وتت ئێستا بە پێی یاسا دەستگایمی نابێ خۆی لە کۆڵنیۆکیان لە یاسای سزادانی عێراقی ڕێگەی پێدراوە دەستگایمی خۆی بڵێن وتە لە تۆمەتبار وەربگرێت وتەوەرگرتن هەیە بەڵێ وتەوەرگرتنمانەیە لە بەڵام لێکۆڵینەوە بەڕاستی ئەمە پێمان وایە بێ محققی عەدلی بیکە لێکۆڵینەوەی دادی بیکە چوانە ڕاهێنراوترن و یارساییترن و شارەزاتر باشە بەزوتت هێزی ئەمنی هەر خۆشی زیندانی هەیە ئەبینین هێز ئەمنیەکانی مە زیندانیەکانیانە بینین تحقیقەکانیانە بینین نەتیجەی تحقیقەکانی گروپاکانوتی کاک حەجیمانی خۆ شتێک نی ئێمە ینی یەک مهمەی زۆر گەورە بێ کەشفی بکەین ئێمە دەستگا ئەمنیەکانە بینین کاکە ئەو پۆلە گەنجێکە لە شارەزور و هەڵەبجەوە ناوە کە مانگی 12 گیرانگوایەوانە پەیوەندیان بە داعشەوەی تا ئێستا نە کەسوکاری بینیونی دادوەری نە پارێزەرێک بینی نە کەس زانێت لەکوێن نە هەواڵێکیان هێنە یعنی چۆن کاکە ئێتۆ ئەمە ئەیبی ئەی شۆی هەڵیەخەی گوشکێکەکەیتەوە دوای ئەڵێ وڵا ئەترافی کرد لەسەر دانپێدانانی خۆی ئێکاکە دانپێدانانەکەی بە بێ ئامادەبوونی پارێزەرەکەی ئەسڵەن باتیل لە ڕووی قانونیەوە ئەی چۆن تۆ ئەمە چ مامەڵەیەکی یاساییە کە ناڵی تەنانەت کەورەکە سوکارەکەی بزانێت لەکوێ لە چ دەستگایەکی ئەمنی ژیراوە هەر ینی کابرا سەر نگومەکەی دوای ئەهێنیتە بەردەم تەلەڤیزیۆن ئەڵێ وڵات دانپێدانانی بڵاوەکەمەوە ئەمە کابرا جریمەی کردووە ئەی تۆ نابێ ئەو لێکۆڵینەوەی کە یەکی بەڕێکاری یاساییەکی خۆی بڕابووی ئێمە هەمومان قەناعەت پێ بکەین کە ئەوی تۆ کردوتە شتێکی یاساییە کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت داوا لێ بریش دەکەین کە بەوەی گرفتێکەوە درەنگ کاتین لای جەنابەت دەمەوێت سەرنجی بەڕێژت بزانم وەکو سنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ لەسەر بڵاوکردنەوەی ئەو گرتە ڤیددیۆ ئێوە چۆنی دەبینین و پێشێلکاری یاسایی تێدایە بەڵێ بەنای خی گەورە و میهرەبان سڵاو بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکان هاوڕێی بەڕێزم کاک عیماد و خاتونی بەڕێز دیارە بەهۆی ئەو کێشە تەکنیکیی کە هەبوو ڕەنگە بەشێک لە وتەکانی هەردوو هاوڕێمم گوێ لێ نەبوو بێت داوای لێبوردنەکەم ئەگەر وتەکان دووبارەش تیاوێت ئێمە وەکو سنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ ساڵانێکە کە لە بواری چاودێریکردنی سەروەری یاسا و دۆخی دادوەری و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان کار دەکەین و دەیان راپۆرتمان لەو بارەیەوە چەند ساڵێک کارمان کەوت نزیکی 12 راپۆرتمان بڵاو کردەوە راپۆرتی ساڵانە بەدایان حاڵەتی پێشەلکاریمان تۆمار کردووە کە چەند ساڵێک لەمەوە پێش ئێمە دەستمان قسەوە سەر ئەم حاڵەتانەی
کە پێشێلکاری یاساییە بەرامبەر تۆمەتباران بەرامبەر مافی تۆمەتباران کە گرنگترینیان بەڕاستی ئەوەی کە جێ سەرنجی منە لەم حاڵەتی ئەخیرا کە ڕووی داوە قسەکردن یاخود فۆکەس خستنە سەر بابەتی ڕەنگی جلەکانی ئەم تۆمەتبارانە ئەمە بێجگەلەوەی لە ڕووی هەستیاری بابەتەکەەوە کە لە لای کۆمەڵانی خەڵک لە لای بینەر لە لای خانەوادی ئەو تۆمەتبارانە هەستێکی ناخۆش بوو لەبەرەوەی کە ئەوەی کە ئێمە تاوەکو ئێستا پێ ڕاهاتوین لە هەرێمی کوردستان ئەم ڕەنگەتە تایبەت کراوە یاخود وەکو عورفێکی لاتۆ کە تایبەتە بە حاڵەتەکانی تیرۆر بۆ لەبەرکردنی ئەم جلانە بۆ ئەم کۆمەڵە تۆمەتبارە وەکو پیشاندانان وەکو تۆمەتبارێک بە کاری تیرۆریستی و وەکو کۆمەڵێک تیرۆریست ئەمە بۆتە هۆی ئەوەی کە شەقامی کوردستان بجوڵێنەوە ڕایگشتی لەسەر ئەم حاڵەتە وەگەڵی هەستیارێکی لە دروست بێ بەڵام ئەوەی کە سەرنجی بنە بەڕاستی لەسەر کۆی پرۆسەکە و چەند بارەبوونەوەی ئەم حاڵەتەیە بریتە لە پیشاندانی تۆمەتباران لەسەر تەلەڤیزیۆن پێش ئەوەی محاکەمە بکرێن پێشەوەی دادگایی بکرێن پیشاندانی دانپیادانەکانیان وەگەوەی کە دانپیادانەکانیان لەسەر تەلەڤیزۆن ئیتر دەرخەری هەموو ڕاستیەکان بێ و هیچ گومان و شتێک نێڵێتەوە بۆ ئەوەی کە ئەم دانپیانانە ئەساسن چۆن وەرگیراوە پیشاندانیان لە تەلەڤیزۆن کارێکی نایاسایی و پێچەوانەی یاسایە و پیشاندانیشان بەو ڕەنگەوە کە تایبەتە بە بابەتی تیرۆر بە هەمان شێوە جۆرێک لە بریندارکردنی و کەسانی تێدایە بیریشمان نەچێت لە ماوەی ڕابردوودا کاتێک ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو هێزی پێشمەرگەی کوردستان لە شەڕی دژی داعشا بووین ئەو کاتانەی کە پێشمەرگە نەبەردەکانمان ئەکەوتنە دەستی ئەو هێزە تیرۆریستە بەم ڕەنگەوە شەهیدیانەکردن و پیشانیانەدان لە کەناڵەکانی گەیاندنی خۆیانەوە کە ئەمە جارێکی تر بە شێوازێک لە شێوازەکانی تر دووبارە بریندارکردنەوەی هەستی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و بریندارکردنی هەستی ئەو تۆمەتبارانە و پێشێلکردنی مافەکانیانە و تێکشکاندنی ناخ و دەرونی خۆیان و خانەوادەکانی باشە بەس کاک محەممەد ئەوەی کە بەرەزوتت پیشاندان لە تەلەڤیزیۆن نایاساییە سەبارەت بە زیلەکەش کەوتت پێشتر داعش بۆ پێشمەرگە بەکارهێناوە بەزۆکو بڵاوکردنەوەی بڵێن دانپێدانانیان پارێزەر لەوێ ئامادە بووە ینی بەبێ پارێزەر دەکرێت لێ کۆڵینەوە بکرێ یاخود پارێزەر لەوێ ئامادە بۆ ئەوەندە ئێوە بەدادسووتان کردەبێ ڕاستەکەی زانیاریم لەو بابەتەوە نییە کە ئایا ئەمانە ئەساسن پارێزەریان بۆ دابین کراوە بەپێی دەستوری عێراق بەپێی یاساکار پێکراوەکان لە هەرێمی کوردستان و لە عێراق تۆمەتبار نابێ و تێی لێوەربگیرێت بەبێ ئامادەبوونی پارێزەرەکەی و ئەگەر تەنانەت خۆشی نەیتوانی پارێزەر بۆ خۆی دابین بکات لە ڕووی داراییەوە یاخود بارەوە کارێک نەیتوانی پارێزەر بۆ خۆی دابین کات پێویستە دادگا پارێزەری دانراوی بۆ دانێ پارێزەرەکە ئامادە بێت لە کاتی وەرگرتنی وتەکانی و لە کاتی سەرجەم ڕێکارە یاساییەکان ئەمە بۆ خۆی بەشێکە لە پرۆسە یاساییەکە بەڵام دوجار یعنی ئەگەر پارێزەریش ئامادە بوو بێت پیشاندانە لەسەر تەلەڤیزۆن پێچەوانەی یاسایە ئیتر خۆ ئەگەر دادگاش بڕیاری دەرکرد بێ خۆ ئێمە لای هەمومان ئاشکرایە دادگا ئەکرێ بڕیارێک دەرکات یاخود فەرمانێک دەرکا فەرمانەکەی پێچەوانەی یاسا بێ و قۆناغەکانی پێدا چوونەوە بۆ بڕیارەکانی دادگا فراهم کراوە بۆ حاڵەتانەیە ئەگەر تەنانەت دادگاش بڕیاری لەو بارەوە دەرکرد بێت بەڵێ ینی لێکەوتەی چی ئەگەر تۆمەتبارێک لەسەر تەلەڤیزیۆن پیشان بدرێت هەتاگەر لە قۆناغی دوای دادگایەکردنیش بێت بۆچی نایاساییە بڵێن بێگومان لێکەوتەی کۆمەڵایەتی هەیە لێکەوتی یاساییشیە لێکەوتە کۆمەڵایەتەکە ئەوەیە کە ڕەنگە ئەم کەسە جارێک لەسەر تەلەڤیزۆن دەرکەوێت بۆ ماوەیەکی دوور و درێژ ئێمە کۆمەلگایەکی گەورەنین کۆمەلگایەکین هەمومان لە ناو یەکتری ئەناسین خەڵک لەبەرەوەی ژمارەی هاوڵاتیانی ئەم هەرێمە ئەوەندە زۆر نییە کە کاتێک مرۆڤ تووشی حاڵەتێکی دەرکەوتنی بەو شێوایە بێت لە تەلەڤیزۆن زوو لە بیری خەڵک بچێتەوە لەوانەیە هەر ئەم گەنجانە بە تایبەتی لە شارۆچکەیەکی وەکو بچووکی وەکو پیرەمەگرونە کە هەمووی یەکتریە ناسی و هەمووی کە سوکار و خزم و کەسی یەکتریە هەتا ماوەیەکی دوور و درێژ بینینی ئەم کەسانە یەکسەر بەیاداهێنانەوەی ئەو حاڵەتە بێ کە کاتی دەستگیرکردنیان و پیشاندانیان بۆ لەسەر تەلەڤیزۆن لێکەوتی یاسایش بەڕێی من پێچەوانەی یاسایە و ئەم کەسانە ئەتوانن داوای قەرەبوو بکەن بەرامبەر ئەو زیانەی کەلیان کەوت ئەو سەرپێچی یاسایی کە بەرامبەریان کراوە ینی چۆن دەتوانن سکاڵات تۆمارکەم دژیەوانەی کە بڵاویان کردوێتەوە ینی چۆن داوای قەرەبوو بکەن
هەڵبەتە توانن بەڵێ سکاڵات تۆمار بکەن بەڵامی تر ئەو کاتە دادگار ڕایچیە بێ لەسەر بابەتەکە و لەسەر داواکە ئەویان بەجێڵین بۆ دادگا و بۆ کاتی خۆی و نامانوێت پێش داواکان بەڵام مافی داواکردنی قەرەبوویان هەیە چونکە زیانی معنەویان لێکەوتووە بڵێ بەس لەسەر لە پرتەقالەکەش بە کورتی وەڵام دەیتەوە بەرپرسێکی ئەمنی وتبوو ئەمە ستانداردە ئەوەی کەوە لە بواری مافی مرۆڤ لێ کۆڵێنەوە دەکەن چۆنە؟ ستاندارد بەڕاستی جارە نازانم ئەم ستانداردیان لەکوێ هێناوە لە کام جارنامەی جیهانی مافی مرۆڤ لە کام وەسیقەی ئیمزاکراوە لەیان دەوڵەتانی دنیاوە ئیمزا لەسەرەوە کراوە کە ڕەنگی پرتەقاڵی هەڵبژێرێت بۆ تۆمەتبار و ستاندارد حتا ئەگە ستانداردی جیهانیش بێ پێویستە بە یاسایەکی ناوخۆی ڕێک بخرێ و ستانداردی جیهانی پێویستە تەصنیفی هەموو جۆرەکانی زیندانی بکات لە ڕاگرتنەوە لە قۆناغی ڕاگرتن و تۆمەتبارکردنەوە ڕەنگیان بۆ دیاری بکات بە پێی یاسای ناوخۆیی بە پێی ڕێنمایی تۆمەتبار جۆرە ڕەنگێکی هەبێت سزای قورس جۆرە ڕەنگێکی هەبێت و زۆر یعنی بەڕاستی جێی سەرنجی ئێمە وەکو کەسانی کە چاودێری بواری مافەکانی مرۆڤ و بە زیندانەکانەکەین یعنی دەستگرتن بەوەی کە ئەمە ستانداردێکی نێودەوڵەتیە وەک ئەوەی کۆی پرۆسەی زیندانیکردن و دادگاییکردن و ڕاگرتن و حکومدان و بەڕێوەچوونی چاکسازیەکان لە هەرێمی کوردستان بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان بێ ستانداردی نێودەوڵەتیە تۆمەتبارێک گیرێت لە 10 ڕۆژ و لە 15 ڕۆژ و لە مانگی شاکەس هەر نازانێت لەکوێ کەسوکاری نایبینن پارێزەر نایبینێ ئەمە ستانداردی نێودەوڵەتیە ستانداردی نێودەوڵەتی ئەوەیە کە ئەو حاڵەتانەیە کە لە هەرێمی کوردستان ڕوئەدا لە چاکسازیەکان و لە گرتوخانەکان هەر بەڕاستی گشتی بە پرۆسەیەکی ستانداردی نێودەوڵەتی ئاڕات و ئاخیرشت دەستیان برد بۆ ئەم ڕەنگە پرتەقاڵێ بۆ وەکو ستانداردێکی نێودەوڵەتی ئەمە پرسیاری منە ڕۆیەکەمە لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان. سپاس دەکەم کاک محەممەد. ڕووپا خام گرێم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە پیشاندانی ئەمە هیچ پامێکی بۆ گەنجان تێدایە پەیامی ترساندن بێت یاخود بڵێن ئەو ڕفتارێک کە کرا سوستانی مڵکی گشتی ڕفتارێکی هەڵەیە بەڵام هیچ دەرفەتێکیان هێشتۆ لە بەردەم گەنج لە هەلی کارە نازانم لە پێشینەکانە هیچ دەرفەتێکیان هێشتۆتەوە؟ بەڵێ خۆی گەنج بۆ بێ ئومێدە لە هەرێمی کوردستان گەنج لەگەڵەوەی کە هەلی کاری بۆ ناڕەخسێ لە هەرێمی کوردستان هەلی کاری شەمبووی خۆرخ کراوە چکە هەرچی کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستان هیەکێتی پارتیە گەنج ناچارە کە هەلی کار نییە بێ ئومێدیشە لە وڵاتە دەزانێت داهاتووی نییە لە وڵاتە ناچارە کۆچ بکە کۆچیش بکاوە لە ڕێگادا لە ناو دەچێ ئێمەوە هەفتەیەک زیاترە لە دوای ئەوەین کە ئەو یەختەی نوقم بۆ لە دەریای ئیجا تا ئێستا ئاسەواریان دیار نییە ئایا ماون مردوونە لە دوای ئەوەین کە چۆنچۆنی ئەگەر مردوونە تەرمەکانیان بگەڕێنەوە هەرێمی کوردستان کە ماوی شن سۆراغێکیان بزانین ئێمەوە هەفتەیەک زیاتر من لە دوای کەیسی ئەوانەوە حکوومەت زۆر بێباکە بەرامبەر تەرمەکانیشیان لەگەڵەوەی کە لە بێ هیوایی و بێ ئومێدی ڕایان کردووە لە دەست ئەم حکوومەتە ئێستا ئامادە نیە تەرمەکانیشیان بهێنێتەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان ینی ئەو کولفەی ئەگەر ئەسەریان دیار بێ خستوویەتیە سەرشانی خۆی و فەحس و DNA بۆ دەکەین لە ڕێی ڕێکخراوە جیهانیەکان لەسەر خەتین مەبەستم چییە لەو قسەیە مەبەستم لەوەیە حکوومەت بەرامبەر بە ژیان و مردنی خەڵکەکەی بێباکە ئێمە کاک حەچیم یەک نمونەت بۆ باس بکەم لە یەکێک لە چاکسازیەکان چاکسازی نەوجەوانان سەردانمان کرد منداڵێکی 15 ساڵیم بینی لەوێ منداڵەکە لەسەر تۆمەتێک گیرا بوو باسی لە چۆنیەتی دانپێدانانی سەبارەت بۆ تۆمەتی ئاراستەی کراوە پێگیراوە باسی لێ کرد کە چۆن دانی پێداناوە کوتی لەو دقی کە منیان دەستگیر کرد زۆریان بە چوار جا نازانم چی پێ بڵێن بە 4 جەلات بەز لێیاندا ئەجا دوایش لە کارەبایاندا منداڵەکی 15 ساڵی هەر تۆمەتێک بتەوێ بۆ جۆرە مامەڵی لەگەڵ بکەی لێ بدەیت هەر تۆمەتێک بدەوێت دانی پێدادنێ نکۆڵی کرد لەوەی کە ئەو تۆمەتی خراوە تەپاڵی کردبێتی زۆر نکۆڵی کرد تی بەس زۆریان لێدام چەند جارێک لە هۆش خۆم چوم بۆیە ناچار بووم کتم چتان دەوێت دەیڵێم ینی چتان دەلامە بەستە من دەیڵێم حکوومەت هێزی ئەمنی زۆر بەشێکیان زۆر خراپ بەکاردەهێنێ ئەنی بۆ ئەشکەت زەدانی ئەو خەڵکی کە دەیەوێت هەدەفە و ئامانجە بیگرێ ئەنی دەستگیری بکات پێشمەرگەی خۆیان هەبووە کە باز لە سەروەربوونی یاسا بکەم پێشمەرگەی خۆیان کەیسەکەی لە لای ئێمە کاری لەسەر دەکەین برینداری دەستی داعشە قاچێکی
لە کار کەوتووە و ناتوانێت ینی ئەوە بکات. دیارە فەوجی ئەوان تەدریبی دەبێ بکەن ئەویش لەبەر ئەوراقی هەیە کە ناتوانێت تەدریب بکە بردوویەتی موچەیان ڕاگرتووە ساڵێک زیاترە موچەی ڕاگیراوە دوای پەڕاوی چۆتە دادگای سەربازی لە دادگای سەربازی بڕیادراوە کە سەرجەم موچەکەی بۆ بگەڕێنەوە لەگەڵی بووین خطوە بخطووە ڕۆیشتووە بۆی موچەکەی پێ بدەنەوە لە ناو وەزارەتی پێشمەرگە پێیان گوتووە لە یەکێک لە بەڕێوەبەرایەتەکان گوتویانە ڕاستە بڕیاری دادگای سەربازی بەڵام ئێمە جێبەجێ ناکەینەمە ئەو هەموو پارە لەسەر یەک نادەینەوە بە هیچ کەسێک بۆ ئەو نمونەیە باز دەکەم لە هەرێمی کوردستان شتێک نەماوە بە ناوی دادگای سەربەخۆ و یاسا سەروەربوون و دادگا سەروەربوون شتیوان نەماوە جێبەجێکردنی بڕیاری دادگا لە دەست بەرپرسی حیزبیە ئەمری حیزبی بۆ بێ جێبەجێ دەکا گەڕنا حاکم لە لای ئەوان دادوەر لە لای ئەوان قیمەتێکی نییە لەبەر چی جوای لێ هاتووە کاک حەچیم لەبەرەوەی قەزا سەربەخۆنیە ینی دادگا سەربەخۆنیە یاسا سەروەریە موئەسسەسەی دادوەری لە هەرێمی کوردستان پێک هاتێ موئەسسەسەی دادوەری دادگای تەمیزە کە سەرۆکەکەی یەکێتیە جێگرێکی پارتیە جێگرێکەکەی یەکێتیە ئەندامەکانی 5 لە ئەندامەکانی 14 چونکە پێک هاتووە لە 14 ئەندام بەسەرۆکەوە 5 لە ئەندامی یەکێتیە 5 لە ئەندامی پارتیە تەنها یەکێکیان سەربەخۆیە ئەنجومەنی دادوەری پێک هاتووە لە 9 دۆ ئەندام جێگرێک پارتیە جێگرێک یەکێتیە و سەرۆکەکەشی پارتیە هەمووی پارتیانی دابەشکاریە موئەسسەسەی دادوەری هەمووی پارتی و یەکێتیە ئەنجومەنی شورامان هەیە داواکاری گشتیمان هەیە داواکاری گشتی شەر بەدەست حیزبەوەیە سەرۆکەکەی پارتیە ئەنجومەنی دادوەریمان هەیە سەرۆکەکەی پارتیە پەیمانگای دادوەریمان هەیە بە هەمان شێوە دادگایەکانی ئیستئنافمان هەیە بە هەمان شێوە کە 4 ئیستئنافمان هەیە سەر بە ئەنجومەنی دادوەرینە لە سلێمانی و گەرمیان یەکێتینە لە هەولێر و زۆنی زەرد پارتینە یعنی دادوەر نییە لە جێ حساسەکان سەر بە پێکهاتەی ینی موئەسسەسەی دادوەری بێ سەر بەخۆ بێ تەنها دادوەری باش دەبەنە جێ قەزایەک دەبەنە شارێک لایەک کە پرسە حساسەکانی لێگلا نەکرێتەوە دادوەری باش نەقڵ دەکرێت دادوەری باش ناهێڵن لەسەر کار بێ چەندین دادوەری باشمان هەیە کە باز لە موئەسسەسەی دادوەری دەکایانی کە چۆن حیزب دەستی بەسەردا کردووە کە حیزب دەست بەسەر قەزادا بگرێ خەڵک چ ئەمەلێکی ینی بە یاسا سەروەربوون هەبێ خەڵک چ ئەمەلێکی بەوە هەبێ کە کێشەیەک ڕوبەڕووی دەبێتەوە پەنا بۆ دادگاکان ببە دەزانی کاک حەچیم ئێستا وای لێ هاتووە لە ناو کۆمەڵگادا خەڵک ئەوەندەی پەنا بۆ سوڵحی عەشایری دەبا ئەوەندە پەنا بۆ دادگاکان نابە یەکەم شت لەبەرەوەی کە حیزبین دووەم شت لەبەرەوەی ڕۆتینیات ئەوەندە زۆرە تەنها حیزب بۆ خۆی ئەو دادوەرانە بەکاردەهێنێ ناپڕژێنە سەر ڕایکردنی کاروباری خەڵک من هەموو دادوەرێک ناڵم دادوەری باشمان هەیە دادوەرمان هەیە پیشەیانە کار دەکا بەڵام بەداخەوە دوو حیزبی دەسەڵات ناهێڵن پیشەیانە کار بکەن بۆیە گەنج لەو دواتر دەگەڕێم وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاگەیمات بگەرم و لای بەڕێز سەبارەت بە بوونی ئەشکەنجە لە قۆناغی دەستگیرکردن و لێکۆڵینەوە و دوای دادگایکردنیش ئەوە لە هەرێمی کوردستان زۆرە لەگەڵ ئەوانەی کە دەستگیر دەکرێن لە قۆناغی جار هەر شێوازەکانی دەستگیرکردن جار ئەشکەنجە بۆ خۆی چییە ئەوە پێناسەی و ستانداردێکی نێودەوڵەتی هەیە کە ئەشکەنجە بەکارهێنانی ئیکراهی ناشەرعیە بەمبەستی بەدەستهێنانی دانپێدانان ئێمە ئەزانین کە دانپێدانانێک نییە لە کەیسە حساسەکانە بەبێ بە فلتەری ئەشکەنجە تێنەپەڕێ ینی شتیوە نادرە توانی ینی مەگەر کابرا خۆی تەسلیم بوو بێ یا بە شێوازە لە شێوازەکان ینی ئیگینال ینی ڕێژی لە ساڵنەوە دیە دەمێ زۆر بە ئیسراحەت کە ئەوەی پێوترێ دانپێدانان دەو کەیسە حساسەکانە بە تەکید بە فلتەری ئەشکەنجە تێپەڕێمە بە حکمی کارەکەمانە وەکو پارێزەرە وەکو لە ناو ڕێکخراوەکان کارەکەینوە ئەو بۆ ماوەی 6 ساڵە ئێمە لە بەڕێوەبەراتەکانی چاکسازی گورتن گواستنەوە ئەوانە کارەکەی بێگومانی لەوە ئەمە نەک خەڵکێک کە بڵێ خەڵکێکی بێپشت و پەنا و خەڵکێکی بڵین خەڵکی ئاسایی تەنانەت پێشمەرگەی ینی لایەنەکان لایەنی دەسەڵاتە بووە لە لایەکی تر گیراوە کارێکیان پێکردو ینی هەر بۆ گەڕانەوە نابێت کە چۆن تا ئاستی زۆر خراپ تا ئاستی دەستدرێژی سێکسی بڕۆشتووە تا بۆ ئەوەی کە نەکدا پێدانانیشی بکەن لەبەرەوەی کە حاڵەتێکی کردو دژە حیزبەکەی تر لە سژنێکی ئەمنی ئەوانە بۆ شێوەیە مامەڵی لەگەڵا کراوە لەبەرەوە شێوازەکانی ئەشکەنجەدان و دانپێدانان و دانپێدانانەکان چۆن وەرەگیری ئەوە شتێک نیە نابۆ بێ نسبەت ئێمەوە ئەسڵان هەر مناقەشەی بکەین بڵین ئایا ئەشکەنجە هەیە ئەشکەنجە بوونی مناقەشەی کە بێ ئەشکەنجە هەبێ چۆن ئەوە لای ئێوە جێگەی مناقەشەی بەبێ ئەشکەنجە ینی ئەوە تێپەڕێ بەڵێ بڵێ ینی بوونی ئەشکەنجە شتێک نیە ئێمە بڵین ئایا هەیە و نییە هەیە و ئێمە لەو دیوی ئەوە قسەکەین کە بڵێ ئەشکەنجەدان بەشێکە لە قۆناغی دەستگیرکردن ئەو خراپ مامەڵەکردنە لە کە دەستگیرکردن خراپ مامەڵەکردنێکی ینی ئەمە بینین هەتەنها لە حاڵەتەکانی کە جاری وایە لەسەر جادە خەڵکێک چۆن مامەڵی لەگەڵاکەن چۆن ئیگرن لە کامێرەکانەوە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە بینین کە خەڵکێک چۆن و بە شێوازێک مامەڵی لەگەڵاکەن وی چالاکوانەکانی بادینا هەر چۆن دەستگیر کراون لە چیرۆکی دەستگیرکردنەکان بە خۆی کارەساتێکە و ڕۆژنامەنووسەکان کە زۆر جار دەستگیرەکەن چیرۆکی کە بەپێی یاسای کاری ڕۆژنامەگەری نابێ ڕۆژنامەنووس هەر دەستگیر بکرێ ئیتر جا هەوڵاتێکی ئاسایی کە لە نیوە شەوێک سەعات 2 شەو من ئێستش لە حکومەتیەوە تێناگەم بۆچی ینی لە سەعات 12 شەوە ئەدی بەسەر خەڵکا خەڵک دەستگیرەکەی ینی ئەوە چه حکمەتێکی تەیە کە بتۆ بۆ جۆرە مامەڵە لەگەڵ خەڵکاکەی لە کاتێکا ئەداتی ترێ و شێوازی ترێ و ئوسلوبی ترێ کە توانی تۆ بۆ ڕێکارە خەڵکی پێدەستگیر بکەی دواتر کە دێتە ناو دەستگاکا و مؤسسە ئەمنیەکانەوە کە چۆن مامەڵی لەگەڵاکرێ ینی وەکو پێشەکی ئاماژە پێدا کاک حەکیم ئەبێ ئێمە بابەتی دانپێدانان لە یاسا هەر بەرینە دەرەوە چونکە ئەبێ ئێمە دەستگای لێکۆڵینەوە لە وڵاتی ئێمە دەستگایەکی زۆر تەمەڵە چونکە هیچ ناکە ئەو پەڕی ئەشکەنجەیەدا دانپێدانانەکەی لە وەرگری هەڵی خاتە بەردە محکەمە تەواو ئیتر ئیلا کەیسێک کە تۆمەتبارەکە نەدۆزێتەوە یان کەیسێک ئەگەر محکەمە دانپێدانانەکە ڕەت کاتەوە یان شتێکی نادری لەو بابەتە ئەگینا هیچ خۆی عەزیەت نادا دێ ئەیگرێت بەڵدی خۆی ئەشکەنجەیەدا ئەی خاتە بەردەم دادوەر و دانپێدانانەکەی و لەسەرەوە حکمە درێ بۆ چووکە وەسائلەکانی تحقیق لە وڵاتی ئێمە زۆر دواکەوتووە و زۆر تەقلیدیە جا ئەو برادرانی باسی ستاندارد دەکەن هەر ئەمان بۆ بە ستاندارد بکەن شێوازەکانی لێکۆڵینەوە و ڕێکارەکانی لێکۆڵینەوە چۆنێتی کۆکردنەوەی بەڵگە چۆنێتی سەلماندنی بوونی تاوانێک هەر ئەومان بۆ بە ستاندارد بکەن ترێ بەچی ترمان لای سوپاس دەکەم کاکئیمەت کاک مەحەمەد گەرم بۆ لای بەرز ئێوە پێشتر لەسەر مامەڵەکردن لەگەڵ تۆمەتباران وەرە ناو زیندانیش بڵین راپۆرتان کردبوو ئەو حاڵاتانی کێوە بە دووتان کردبوون بڵین چی بوون هەر لە مەسەرەی ئەشکەنجە و کاکئیمەت ئاماژی پێکرد نەبوونی پارێزەر بڵین زۆریمانەوە لە قۆناغی لێکۆڵینەوە نەبوونی بەڵگەی پێویست بۆ دادگایکردنەوەوان هەمووی بەدی کراوە یاخود کاریگەری حەزب لەسەر بڕیاری دادگا ڕاستیەکەی ئێمە وەکو سنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ دیHRD
لەسەر کۆی پرۆسەی دادگاییکردن و دەسەڵاتی دادوەری و ڕاگررتنی مافی تۆمەتباران ئەو بابەتانە کارەکەین و راپۆرتەکانمان لەو بارەوەوە ئەوانەی کە هاوڕێ بەڕێزم کاک عیماد تشی قسە سەری بەڵێ بێگومان هەمووی ئەوەی کە تایبەت بێ بە مافی تۆمەتباران دا ئێمەش تۆمار کراوە چ وەک دابین نەکردنی پارێزەر چ وەرگرتنی وتەی تۆمەتبار بێ پارێزەر چ ئەشکەنجەدان چی سوکایەتی پێکردن و مامەڵەی خراپ و زۆرمانەوەی تۆمەتبار و درەنگخستنە بەردەمی بەپێی یاسا پێویستە لە ماوەی 24 بۆ 48 کاتژمێرە تۆمەتبار بخرێتە بەردەم دادوەر و وتەی لێ وەرگیرێت جاریوا بۆ بە هەفتە و دەڕۆژ و مانگیش تۆمەتبار نەخراوەتە بەردەم دادوەر هەموو حاڵەتانە بڵێ بێگومان وەک کاک عیماد ئاماژەی پێدا بوون بە حاڵەتێک کە ئیتر لای ئێمە وەک ئەڵێ سابتە کە ئەم شتانە هەیە و دووبارە ئەبێتەوە و بەردەوام لە بەداخەوە لە دامەزراوەکانی ئێمە ڕوو ئەدات وەکاری ئێمەش بەڕاستی تۆمارکردن و هەوڵدانە بۆ کەمکردنەوە ئەم حاڵەتانە بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ حاڵەتەکان زیاترە بێ زەقترە بێ بابەتی هەستیارتر و ڕووداوی ناخۆشتریەتە بەرچاومان لە کاتێکیشە تۆمەتباران کە دەسەڵاتدارن کە سەر بە حیزبە دەسەڵاتدارەکانن کە پلەی عسکەری و ئەمنی و سەربازیان هەیە بە بەرچاوی کامێراکان و بە بەرچاوی ڕایگشتیەوە تاوان ئەنجامەدەن عەزێتی خەڵکەدەن بەڵام هیچ پرۆسەیەک نییە بۆ دەستگیرکردن و دادگاییکردنیان و وەک ئەڵێ حاڵەتی دەرچوون دەربازبوون دەسزا بۆتە حاڵەتێک بۆ ئەوانی کە دەسەڵاتدارن و لە لای بەرامبەریشەوە بۆ هاوڵاتی ئاسایی و بۆ ئەو کەسانی کە خۆیان مەبەستیانە حاڵەتەکان بۆ شێوەیە کاک عیمادی ژامەژەی پێدا باشە بەس لە ماوەی ڕابردوو کۆمەڵی ڕوودا لە سونی سلێمانی هەبوو هیچیان ئەوەندەی کێوە ئاگادار بن ینی سزادران هەر لەو بڵین ئەفسەرەی کە شەقی لە سەری خوێنکارەکەدا لە خۆپیشاندانەکانی مانگی 11 ساڵی ڕابردوو و هەم ئەوەی کە بڵین هەڵکوتانە سەر قوتابخانە هەبوو پێشتر لە بازگەی کەڵەوانان بڵین کوشتنی بڵین هێزی ئەمنی هەبوو لەیان هێزێکی ترەوە ئەوانە لێکۆڵنیوان لێ ناکرێت یاخود پێشتە کچی بەرپرسێک لەسەر کچی بەرپرسێک بوو بە شەڕەتەقە ئەوانە یاسا نەیانگرێتەوە ئەوەندەی ئێمە ئاگادار بین ڕاستیەکەی هەندێک لەو کەسانە هەتا ئێستا دەستگیر نەکراون هەر یعنی معزز مکەڕەم دانیشتون و هیچ کێشەیەکیان نییە ئەوانەی تریشی کاگەر لێکۆڵینەوەیەکەوێ بەڕاستی ئێمە دەستمان پێ ناگات چونکە پێچەوانەی یاسای بەدەستهێنانی زانیاری پێچەوانەی یاسای ڕێکخراوەکان کە ڕێکخراوەکان مافیان هەیە دەستیان بگا بە زانیاریەکان کە بەپێی یاسای بەدەستهێنانی زانیاری هەموو کەسێک هەموو هاوڵاتێک مافی گەیشتن بە زانیاریەکانی هەیە بە پێچەوانەوە هیچ کەسێک ناتوانێت دەستی بگا بۆ زانیاریانی کە ئایا ئەو کەیسانە چی بەسەر هاتووە تا کوێ ڕۆشتووە کێتیا دەستگیر کراوە کێتیادا ڕاگیراوە کێتیادا حکومدراوە نەخێر هیچ زانیاریەکی دروست و دقیقمان لەسەر و بابەتانە نییە بەڵام زانیاری ئەومان هەیە کە هەندێک لەو تۆمەتبارانە دەستگیر نەکراون و هیچ ئیجرعاتی کەم بەرامبەر نەکراوە باشە بەس ئەوەی کە خۆتان زیاتر بڵێن ئەوزام نزیکەی دە راپۆرتێکتان بڵاو کردوێتەوە لەسەر ڕەوشی بڵێن زیندانەکان و دادگاکان ئەوەی کاراسی حکوومەتتان کردوویی کاری لەسەر کراوە جاچی لە ئەشکەنجە بێ نەبوونی پارێزەر بەوەی کە بەڕێزوتت لە قۆناغی لێکۆڵینەوە یاخود دەستێوەدانی حەزب هیچ گوێتان لەگیراوە بە ئاراسی باشکردن؟ نا بە پێچوانە ئەوەی جێداخی ئێمەیە کە ساڵانەیە ئێمە لەگەڵ بڵاوکردنەوەی راپۆرتەکەوت کە هەموو ساڵێک دەیان و سەدان حاڵەتی پێشلکاریمان تۆمار کردووە هاوکات بەشێکمان تایبەت کردو لە راپۆرتەکە بە خستن ڕووی چارەسەرەکان بۆ لایەنە پەیوەندیدارەکان و بە ژمارەی بۆ نمونە پەرلەمان 111 ئەندام پەرلەمانی 111 وێنەی نسخەی ئەم راپۆرتەمان بۆ ناردوون بۆ حکوومەتمان ناردووە بۆ وەزارەتە معنیەکانمان ناردووە بۆ بەڕێوەبەراتەکانمان ناردووە بەڵام بە پێچەوانەوە هیچ وەڵامدانەوەیکی ئیجابی نەبووە هیچ کارکردنێکی لەسەر نەبوو ینی ڕۆژە لە ڕۆژان نەدەسەڵاتی دادوەری نە پەرلەمان نە حکوومەت باگی نەکردینە بڵێ ئێوە ئەم ڕێکخراوە ئەم زانیارانتان بڵاو کردەوە سەرجەمی ناڕاستە یاخود ئەگەر ڕاستە بۆمان بسەلمێن یاخود ئەگەر ناڕاستە ئێمە محاسبەی ئێوەکەین و دەتاندین بە دادگایانە وەرن بەیەکەوە کارێکین بۆ کەمکردنەوەی حاڵەتانە بە پێچەوانەوە هەموو ساڵێک ئێمە ئاماژەمان پێداوە هەموو ساڵێک ژمارەکان لە ساڵی پێشوو زیاتر بووە و زۆرتر بووە وەک هەمیشەش حکوومەتی هەرێم مەسەلەن موسسەیەکی داناوە تەنها بۆ بە درۆخستنەوەی وەڵامی راپۆرتە نێو دەوڵەتەکان و ناوخۆیەکان یعنی ئێمە وەکو ڕێکخراوێکی لۆکاڵی و هەموو راپۆرتەمانەیە ڕێکخراو نێو دەوڵەتەکان دێنە سەر خەت و باسی پێشەکاریەکان ئەگەر لە هەرێمی کوردستان لەبری کارکردن لەسەر ئەو
ئەو پێشێلکاریانە و کەمکردنەوەی و جوانکردنی ڕووی ڕووسیمای حکوومەتی هەرێم و ئەم ئەزمونە دێن ڕاستە و خۆ یەکسەر هەموو ئەو زانیاریانە بە درۆ دەخەنەوە وەڵامەکە ینی من بۆ شخصی خۆم جارێک گوێم لێنەوە بڵێن ئەم راپۆرتیانە خود ئەم بەشە لەم راپۆرتەی فڵان ڕێکخراوی نێودەوڵەتی ڕاستە کارەکەین لەسەر کەمکردنەوەی یاخود هەوڵە دێن باشتری کەین یاخود هەوڵە دێن حاڵەتەکە کەمکەینەوە هەموو جارێک راپۆرتەکان بە درۆ خراوەتەوە لەبەرەوە کە کاتێک تۆ بەم ئاڕاستی ئیشکی حتمما نەشتەکان چاکەکەینە هەڵەکان چاکەکەینە پێشێلکاریەکان کەمەکەیتەوە ڕۆژ بە ڕۆژ زیاترێ. سوپاس دەکەین. ڕووپاخان بگرم بۆ لای بەڕێزت سەبارەت بۆی کە سەرۆنەبوونی یاسایانی ئێستا یاسا و هێزی ئەمنیش بۆ سەرکوورکردنی خەڵک بەکاردە یاخود یاسا بەوانە ناوێرێت کە داگیرکردنی ماڵی گشتیە مەسلەی بردننی داهاتە قاچاقچێتیە ئێستا یاسا بەس بەسەر خەڵک کاژارەکەدا جێبەجێ دەکرێت؟ خۆی یاسا لە هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەژارە یاسا بۆ بەرپرس نییە یاسا لە ژێر پێی بەرپرسەکانە و بۆ مەرامی خۆیان ئەم من بەڕاستی گەشتمەتەوە قەناعەتەی کە دادگاکانیشیان بۆ مەرامی خۆیان و بۆ هێشتنەوەی خۆیان دادگاکانیان ینی تا ئێستا هێشتویانە ینی ڕۆڵ بژێڕن و هەبن چونکە ئێمە بێئومێد بووین لە ئەنجامی بەدواداچوونی زۆرمان زۆر بێئومێد بووین هەم لە پرۆسەی دادگایی کردنی ئەو بە زۆری ئەو کەسانەی کە لەسەر ئازادی ڕادەربڕین ئەو کەسانی لەسەر بیر و باوەڕی ئاینی دەستگیر دەکرێن یاخود تۆمەتی تیرۆریان دەخرێتە پاڵ چکە تیرۆریستی حەقیقی لە هەرێمی کوردستان دەستگیر ناکرێت تیرۆریستی حەقیقی تۆمەت بۆ خەڵکێک هەڵدەبەستێ کە بێت تاوانە ینی تۆمەتی خۆی دەخاتە پاڵ یەکێک کە بێت تاوانە زۆرینەی هەرە زۆری ئەوانەی ئەو خەڵکە پاک و جوانانەی کە زیندانەکانن بە تۆمەتی تیرۆر خەڵکی ئازادی خوازن خەڵکی پارێزگارکارن لە دینی خۆیان و هەروەها لە ئاینی خۆیان ئەو جۆرە خەڵکاننە کە دەتوانن کۆمەڵگا ینی بەرەو ئاراستەیەکی تر ببن بۆیە ئێمە پێمان وایە بەڕاستی ینی دادگا بۆ ئەوە دەهێڵنەوە بۆی بۆ خۆیان بمێننەوە ینی لەسەر حکم بمێننەوە مامۆستای ئاینی لە هەرێمی کوردستان ئازاد نییە لەوەی کە وتارێک بخۆی بنووسێتەوە وتارێک بدات ینی بۆ خەڵکی گەڕەکەکەی خۆی بە ئازادی ینی ئەوەی کە قەنەعەتی پێی هەیە بە خەڵکەکەی ڕابگەێنێ دەبێ وتار بە ئەمرێک لەلایەن ئەو قافەوە بڵێ ئەم هەفتەیە لەسەر ئەوە وتار بدەن ئەم هەفتەیە ئەگەر پابەند نەبوو ڕێگیان دوور دەخرێتەوە یاخود نەقڵ دەکرێت یاخود دەستگیر دەکرێت ئێستا دەستگیرکردنی مامۆستایانی ئاینیش لە هەردوو زۆن ینی مامۆستای ئاینی دەستگیر دەکرێت لەسەرەوەی کە قەنەعەت و بیر و باوەڕێکی هەیە کە پێچەوانەی قەنەعەتی ئەوانە و هەروەها کاک حەچیم جیالەوەی پێشتر ینی خەڵک دەستگیر دەکرا بەڵام وەکو ڕێزێک بۆ مامۆستای ئاینی کەمتر دەستگیر دەکرا یاخود وەکو ئەوەیەک بۆ ئافرەت بۆ پاراستنی شکۆی ئافرەت بەڵام ئێستا ئافرەتیشمان هەیە لەسەر ئازادی ڕادەربڕین دەستگیر کراوە لەسەر یەک لایکی فەیسبوک یەک کۆمنت دەستگیر کراوە ئافرەتمان هەیە لە زۆنێک لە زۆنەکان دەستگیر کراوە بەس چونکە بیر و باوەڕی لەگەڵ ئەو حیزبە نەبووە کە دەسەڵاتدارە لەو زۆنە و سەرنجام لەو کاتەش دەستگیر کراوە کە کێشەی لەگەڵ هاوسەرەکەی هەبووە مەسائلی جیابوونەوەی لە دادگا بووە و لەو کاتەدا پیاوەکان لەسەر کردوتە شاهید و شاهیدی دژ لەسەری و شاهیدی لەسەری داوە لەگەڵ کەسێکدا دەستگیر کراوە کە بۆ خۆی پێی گوتووە وەرە ئێمە بیر و باوەڕمان وەکو یەکە و ئێمە دژی زوڵم و ستەم و زۆردارین لەو کاتەدا کە بانگی کردو بۆ جێک لە جێەکان لەوێ ئاسایش بەسەریدا دەدا ساڵێک سێمان بۆ 4 مانگە دەستگیر کراوە وەڵاهی ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە سەبارەت بە سەروەرنەبوونی یاسا دەگوزارێ بە هەرێمی کوردستانی زۆر ناشرین کردووە ئازادی ڕادەربڕین نییە ئازادی بیر و باوەڕی ئاینی نییە ئەگەر وا بڕوا دوو حیزبی دەسەڵات خەڵک چەندە لێیان بێ ئومێدە زیاتر بێ ئومێد دەبێ ئەو متمانە و سیقەیە کە لە دەوروبەریان و لەسەر ئاستی ئێقلیمی هەیەە کە نەماوە زیاتر ینی بەرەو داڕمان دەچێ بۆیە دەبێ بە خۆیان دابچنەوە دوو حیزبی دەسەڵات دەبێ وەکو باوکێک دەست بەسەر مناڵەکانیان کە میلەتە دابێنن نەک ئەوەندە بێباک بن لە ژیانیان و هەروەها کە باسم کردن کە مردنیشیان لە داخی ئەوان بووە ئامادەنی نەبۆ نمونە ئەوانی کە خنکاون تەرمەکانیشیان بێننەوە من تەنها ئەوەم هەیە کە دوو حیزبی دەسەڵات ئەگەر بخۆیان دانەچنەوە پێم وایە گەل
لە دژیان ڕادەپەڕێ. بەڵێ سوپاس دەکەم کاکما زۆر بە کورتی سەبارەت بە ئەوەی کە کێشیانەوەی جلە پرتەقاڵی بکرێتە بەر کێشیانەوەی جلی پرتەقاڵی لە کوردستان بکرێتە بەر. وڵی ئێمە ئەڵێ جارێک لە زەمەنی شۆڕشایشکە کەسایەتی کۆمەڵاتەکان توێتی ئێمە ئەزانین ئێوە ڕزگا ئێوە ئازادمانەکەن بەس کێ لە دەست ئێوە ئازادمانکە ئێمە ئێستا بەدوای ئەوە ئەگەڕین کێ لە دەست زوڵ و زۆری شۆڕژێرەکانی دوێنێ ڕزگارمانکە هیوادارم شۆڕژێرەکانی دوێنێ لاسایی دیکتاتۆرەکانی مۆنتیقەکە نەکەنەوە و ئیزرائیل گیانی ئەم لاولای هەمووی کێشاوە با چاوەڕێ نەکەن گیانی ئەمانیش بکێشێ وریا بنەوە تۆزێ بخوای ناپشنەوە چونکە هیچ شتێکمان نەماوە لە دەستی بین هەموو شتێکمان کۆتایی پێات. سپاس دەکەم کاک محەممەد زۆر بە کورتی سەباردەوەی کاردانەوەی تۆڕە کۆمەڵاتەکان کاریگەری هەیە لەسەر کەیسەکەی پیرەمەگرون سپاس دەکەم. ئەوەی کە بینیمان کاریگەری هەبوو تا ڕادێک گەشتە ئەوەی کە ئاسایش بە ڕسمی بەیاننامە بڵاوکاتەوە یەک وتم هەیە ئەمێ بڵێم ئەم حاڵەتانە هێنانە سەر تەلەڤیزۆن و تۆڕە کۆمەڵایەتەکانی تۆمەتباران تەنها لە وڵاتانە ڕوئەدات کە دامەزراوەکانیان متمانیان لە دەستداوە متمانی هاوڵاتیان لە دەستداوە بۆ خودی دامەزراوەکانیش خۆیان متمانیان بە ڕێکارەکانی خۆیان نییە ئەیانەیە بەم پیشاندانە ئەو متمانەیە بگێڕنەوە کە بە پێچوانەوە زیاتر و زیاتر متمانی هاوڵاتی بەرامبەر و مؤسساتانە نامێنێ و کاردانەوەی زیاتری شێوێ بێ. سپاسان دەکەم سپاس بۆ هەرسێلاتان سپاس بۆ ئەو بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەوکارانم خواتان لەگەڵ.